دوای 15 ساڵ لە گرێبەستی نێوانیان سەرەتای ساڵی ئایندا کۆتایی بە گرێبەستی نێوان پیشەوەرانی ناوچەی پیشەسازی و شارەوانی کەلار دێت و پیشەوەران دەڵێن شارەوانی بەنیازە دووبارە سەرجەم دوکانەکانی ناوچەی پیشەسازی بخاتە زیادکردنەوە. ئەمەش نیگەرانی پیشەوەران و دوکاندارانی ناوچەکەی لێکەوتوتەوە و دەڵێن پێشتر ئەو دوکانانەیان لە بری دوکانەکانی خۆیان لە ناوبازاڕ و ناوچەی نیشتەجێبوون وەرگرتووە و ڕازی نابن بخرێتە زیادکردنەوە، بەڵکو دەبێت بە گرێبەستی هەمیشەیی بەکرێ پێیان بدرێت. لە ئەگەری جێبەجێ نەکردنی داواکارەکانیشیان هەڕەشەی هەڵوێست وەرگرتن و گۆڕینی شێوازی ناڕەزایەتیەکانیان دەکەن. دوکانی پیشەوەر نییە مەسەلەن مەزاد بکرێتەوە پیشەت هەیە کە پیشەت هەبووت لەسەر پیشەکەی خۆت یەکێک بێ مەزاد بکە لەسەر دوکانەکەی تۆ ناکرێ. داواکاری ئێمە ئەوە بوو بۆ حکومەت ئەو قەرارەمان بۆ تعدیلکە ناکرێت ناوچەی پیشەسازی کەلار 15 ساڵە دوای یعنی یەک دوکانە تۆ تا تەوزیع نەکردبێ ئەم 15 ساڵە چەند وەسا تەخەڕوجی کردبێ لەناو ئەم ناوچەی پیشەسازی تا ئەمڕۆ جێمان بۆتەوە بەڵام بەجێیەکی خراپی. دووهەم داواکاریشمان داواکاریەکی سەرەکیە بە حقیقەت داواکاریەوە بکەین کە کۆمەڵی خەڵکمان یەکرێ نشینە ئەو خەڵکانە واجبە لەسەر حکومەت دوکانیان بداتێت. وەکو داواکاری ئەمە داواکاری سەرەکی ئەوەیە دوکانەکەمان 15 ساڵە تاین ئەمە دوکانانە شۆرەتێکمان پێپیا کردووە ئەم فترتیایە بوون خەڵکی ناسومانی لەوێ ئێستا یانوێ بیخەنە مەزاتەوە لێمانی وەرگنەوە ئەو دوکانانەی ئەمە بە قەرەبوو وەرمان گرتووە وەکو بە قەرەبوو وەرمان گرتووە ئێستا داوامانەوەی نەخرێتە مەزاتەوە چونکە من بەو شوێنەوە ناساوم کە 15 ساڵەتیایە ئێستا ئەیانوێ بیان خەنە مەزات دوکانەکان ئەمە داوامان ئەوەیە بە کرایەکی ڕەمزی بیدەنەوە بە خۆمان و داوایشمان وایە داوای 300 دوکانمان کردو 300 دوکانە خەڵکیەکمانەیە زۆر مەزلومە هیچی بەر نەکەوتم مەغدورە ئەو دوکانانە بدرێتە ئێمە تەوزیعکەین سەر خەڵکەکەیە بەتەمان دوکانەکانمان لەسەر مەزاد بکرێ ئەمە شتێکە کە ناڕەزایی هەموو هاوڵاتیانی لێکەوتەوە ئێمە ئەم دوکانانە لە باتی قەرەبوو وەرماگرتەوە کاتی خۆی. دووهەم مەتاڵبمان هاوتاکردنی گرێبەستەکان بە دوو شێوە کراوە کاتی خۆی یەکێکیان تقریبان مەجموعەی لە دوکانەکان بە 10 ساڵ کراوە مەجموعەکان بە 15 کراوە. ئەو بڕیارەی ئێستا حکوومەتی هەرێم بۆ ناوچە پیشەسازیەکان کاری پێدەکات لەلایەن حکوومەتی عێراقیەوە دووبارە هەموار کراوەتەوە و دەقی یاساکە بەو جۆرەیە کە دەبێت ئەو دوکانانە بە گرێبەستێک و بەکرێ بە هەمیشەیی بە پیشەوەران بدرێت. سەرۆکی شارەوانی کەلاریش پشتیوانی لە داوای کەسبکارانی ناوچەکە دەکات و ڕای دەگەیەنێت ئەوان تەنیا کار بە یاسا دەکەن و داوایان کردووە ئەو یاسایە لە پەرلەمانی کوردستانیش هەموار بکرێتەوە. ئەو کاسبکارانە یا ئەو پیشەوەرانە گرێبەستیان لەگەڵ شارەوانێ هەیە بە پێبڕیاری 64 کە بۆ ئەو مدەی کە بۆیان دیاری کراوە. هەندێک لەو دوکانانە ماوەکەیان کۆتایی پێهاتەوە و هەندێکی تر لە ساڵی ئایندا مدەکەی کۆتایی پێدێت. لە ڕاستیدا داواکانیان حەقە و ئێمە وەکو خۆمان وەکو شارەوانی پشتگیری ئەکەن ئەگەر حکوومەت ئەو بڕیارە هەموار بکرێتە لە حکوومەتی عراقی لە ساڵی 99 هەموار کراوەتەوە بۆی ببنە خاوەنی گرێبەستی هەمیشەیی و تەنها گۆڕانکاری لە کرێکاریانە بکرێ ئەوەیە کە بتوانن ئەوان هاوشێوەی یاسای 25 بۆ ناوچە پیشەسازیەکان چۆن کە گرێبەستیان بۆ کرێ گرێبەستێکی بەردەوامە ئەوان داوای گرێبەستی بەردەوامەکەن. یاسای ژمارە 64 ساڵی 1990 شارەوانیەکانی عێراق لە ساڵی 1999 جارێکی تر هەموار کراوەتەوە، بەڵام حکوومەتی هەرێم تا ئێستا کار بە یاسا کۆنەکە دەکات و هیچ پێشنیارێک بۆ پەرلەمان نەکراوە بۆ هەموارکردنەوەی یاساکە. ئەمەش بۆتە هەڕەشە بۆ سەرداهاتووی کاری پیشەوەران لە ناوچەی پیشەسازی و بەشێکی زۆریان دوای تەمەنێک لە کاری پیشەوەری و مانەوە لە دوکانەکانیان ڕەنگە ناچار بەجێهێشتن و گۆڕینی دوکانەکانیان بکرێنەوە. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.